سڵاوتانە بێ بەڕێزان کاتتان باش من شیڤان کاپڕۆشیم لەگەڵتان لە بار ئیکۆنۆمیەوە. بەڕێزان ئەمڕۆکە هەندێک هەواڵی گرنگمان هەیە لەسەر دۆلاری ئەمریکی. بەس پێشەوەی باسی هەواڵەکان بکەین، باسی مەحزەری فیدرالی ئەمریکیەکەین کە دۆنێشەوە بوو. فیدرالی ئەمریکی بوون بە دوو بەشەوە، بەشیشیان کۆک بوون لەسەرەوەی کە سوی بانکی کەم نەکرێتەوە یان تەزبیت کرێ، بەشەکەی تریشان داوای ئەویانە کە سوی بانکی کەم کرێتەوە. کەواتە ئێمە ئەمڕۆکە پاڵپشتین بە هەواڵ و داتاکانی ئەمڕۆکە. ئەوەی کە زۆر گرنگە لامان هەواڵی دامەزراندنی نەقشت و کاڵەکانە. ئەوەی کە سەرنجی لەسەردەین ئێمە پێشبینی کراوە بە 22,000 چۆن مامەڵە لەگەڵ ئەم داتایەکەین. مامەڵە لەگەڵ ئەم داتایە ئەگەر بێت و 22,000 بۆ 30,000 بێت، ئەوە زێڕ بە شێوەیەکی ئەتیادی دابەزینی خۆی ئەکا و بەرەو ئاراستی بەرەو دابەزینە. ئەگەر لە 30,000 بۆ 50,000 ڕێژەکە دەرچێت، ئەوە ئەبینین زێڕ بە دابەزینێکی بەقوە داوەزێت. لە 50 بۆ 70 ئەوە داڕمانی زێر و بە زۆر بە بەقوەتی زێر دائەبەزێ. ئەگەر نەتیجەکە عکس بوو، ئەگەر بێت و لە خوار 22,000ەوە بێ، ئەبینین زێر بە شێوەیەکی زۆر بەرچاو بەرزبوونەوە بەخۆیەوە ئەبینێت وا لە فیدرالی ئەمریکیەکە کە سوی بانکی کەم کاتەوە. ئەمە داتاکانی ئەمڕۆیە کە زۆر گرنگە. هیوادارم لە سوود و قانزازا بن و هیوادارم سوود لە داتاکانی ئەمڕۆ کە وەرگرن. زۆر سپاس.